ناخی هاوڵاتیانە سەبارەت بە نەخۆشخانە ئەهلیە ئەم دوو عەلاقەیە دەبینن بەدیلی ڕامپەڕیدار ئێستا بۆ باشوەکەمێک لە ئێستا ڕووداوێکی هاتوچۆ لەسەر شەقامی 100 مەتری ڕوویدا دیارە ئەو کەسێک کە زامدار بوو دۆخی باش نەبوو خەڵکەکە نەیان دەزانی بیبەن بە کام نەخۆشخانە بەشێک دەگۆبی بە تایبەت بەشێک دەگۆبی بە حکومی لەم دوێنێ سێ منداڵ نەخۆشم چوومە حکومی پێستیان هەبوو لە سێ دەرمان دوانیان هەبوو دانەیەکیان هەبوو ئەوە زۆر باش بووم توانای خصوصی نییە ئێستا ئەو هەموو خەستخانە تایبەتەکەوا پەیدا بووە یعنی خەش توانێت ئەوە نییە ئەموو پارە بدە پێویستی بە چارەسەر بوو دەیبێ نەخۆشخانەی حکومی یان ئەهلی حکومی باشتر نییە بەلاش نەخۆشخانە تایبەتەکان نەخۆشخانەی خزمەتگوزاری تەندروستین لە بۆ هاوڵاتیان بە زەهەمان کاتدا دەستگایەکی مؤسسەیەکی وەبەرهێنانە لە بۆ ئەو کەسانەی کە پارەیان تیا خەرج کردووە دەچێت تایبەت مەڵێ وەڵات نرخەکەی گرانە کابرا سەرمایەک چەند 20 میلیۆن دلار لە خەتخانەی سەرکرا 20 میلیۆن دلار نۆهەت دکتۆر لێرە شەریک ئێوە کەستان سزا داوە لێپرسینەوە دەکەن کامەرانم حاجۆمە قورسان من ئێستا لە نێو بازارێکی هەولێرم کەمێک بەر لە ئێستا ڕووداوێکی هاتوچۆ لەسەر شەقامی 100 مەتری ڕوویدا دیارە ئەو کەسێک کە زامدار بوو دۆخی باش نەبوو خەڵکەکە نەیان دەزانی بیبەن بە کام نەخۆشخانە بەشێک دەگۆبی بە تایبەت بەشێک دەگۆبی بە حکومی من هەوڵ دەدەم یعنی ئەو بیرۆکەم لەلا دروست بوو بزانم خەڵکی کوردستان زیاتر متمانە بە نەخۆشخانە حکومیەکان دەکەن یان نەخۆشخانە تایبەت و ئەهلیەکان فریاکەوتن بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکان بە چ شێوەیەکە ئایا نەخۆشخانە ئەهلیەکان لە ئاستی و خواستی خەڵکی کوردستانە یاخود نەخۆشخانە حکومیەکان لەگەڵم بن با ڕای چەند هاوڵاتیەک وەربگرین دواتر سەردانی چەند نەخۆشخانەیەک بکەین شاڵە قەت نەخۆش نابی لەگەرن گۆشتی شێکی باشە دەچی و دەی بەرارەوەلا وەنیە بێوەلە مەسڵم لەسا ئەو شتەیە شاڵە خوا ڕزقت زیاد لەگەر گۆشتی عەرەبی سەلامەت بیاخۆ ئەگەر نەخۆش بکەوی یان خۆت منداڵت کەسێکت پێویستی بە چارەسەر بوو دەیبێ نەخۆشخانەی حکومی یان ئەهلی حکومی باشتر نییە بەلاش باشتر نییە باشترە حکومی ئادی حکومی باشتر ئەگەر لە شوێنی حکومی ئەوە لە هەمووی چاکترە لەوە چین فەقیر و هەژار کە توانای خصوصی نییە ئێستا ئەو هەموو خەستخانە تایبەتەکەوا پەیدا بووە یعنی خەش توانێت ئەوە نییە ئەموو پارە بدە ئومێد دەکەم تەندروست بن ئەو کاتەی خۆت یان کەس و کارت نەخۆش دەکەوێت متمانە بە کام نەخۆشخانە دەکەی تایبەتەکان یان حکومی حکومیەکان باڵێ ئێستا من دوێنێ سێ منداڵ نەخۆشم چوومە حکومی پێستیان هەبوو لە سێ دەرمان دوانیان هەبوو دانەیەکیان هەبوو ئەوە زۆر باش بووم دوانیان هەبوو یەکیان هەبوو دکتۆرش بینی دکتۆری پێستش بینی هەمان ئەو دکتۆرەشەکە لە ئەهلیەکەدا دەنیشیتن پرسیارێکی زۆر لە ناخی هاوڵاتیانە نەخۆشانی هەرێمی کوردستانە سەبارەت بە نەخۆشخانە ئەهلیەکان تایبەتەکان لە نێو هەرێمی کوردستان لەگەڵ دکتۆر ئەحمەد و تیمەکەی کە تیمەکانی تەندروستین لە بەڕێوەبەری تەندروستی هەولێر سەر بە وەزارەتی تەندروستی دەچینە یەکێک لە نەخۆشخانەکان بزانین لەو نەخۆشخانە تایبەتیە لێرە چ باسە باش قوربان حواڵت زۆر سپاس قوربان ئەمە تیمی پشکنی و بەداداچینی لە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر سەر بە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تینە سەردانی نەخۆشخانەکەتان بکەین کەسێ هاوکاری مام بکە لەگەڵمان بیتن دکتۆر ئێوە سەردانی چەند نەخۆشخانە دەکەن ڕۆژانەیە یان هەفتانێ طبعا ڕۆژانە تیمی تایبەتمان هەیە سەردانی نەخۆشخانە تایبەتەکان دەکات و سەردانی نەخۆشخانە حکومیەکانش دەکات تۆ نەخۆشت هەیە هەمومان نەخۆش دەکەوین و زۆر جار کەس و کارمان ئەو کاتێک کەسێکت نەخۆش دەکەوێت دەیبێ حکومیان ئەهلی بێگومان حکومیەکانی خۆمان خۆشبەختانە ئەوانەی کە لە شاری هەولێر هەیە بەڕاستی خزمەتگوزارێکی زۆر باش پێشکەش دەکەن ئەمن کە سوکاری خۆم نزیکترین کەسی خۆم لە نەخۆشخانەی حکومی نەشتەرگەریم بۆ کردیە خۆشبەختانە ئێستا ئەو تەواریانەی کە هەیە لە بەرۆی دائیمەن پزیشکی پسپۆڕ و پزیشکی خولا و ئامادەی لە نەخۆشخانە
حکومیەکان ولا نەخۆشخانە تایبەتەکان زۆر زار کە هاوڵاتی سەردانی کردیە یان خەڵکەشتر سەردانی کردیە زاری وایە پزیشک ئامادە نەبووە بە تەلیفۆن هاتووە لێ تەوازیدی هەیە بەڵام لە یعنی نەخۆشخانە تۆ ئەفزەڵێ دەدەیتە حکومی بێگومان زۆر باشە با بزانم نەخۆشخانە چ باسە کاگەیوب کاک ئەیوب سڵاو کاگەیوب چۆنی باش باشە؟ کاگەیوب جەنابەتی لێرە بەڕێوەبەری کاتژێر خۆشحاڵین ئەمە وەکو پشکنی بەراسین زۆر هاتینا سوپاس. پێمان خۆشە لەگەڵمان بی سەردانشی ناو نەخۆشخانەی دەکەین قەل. کاگەیب مۆڵەتی نەخۆشخانەتان بێ زەحمەت لە چێن دەرە مۆڵەتی نەخۆشخانەکەمان پێویستە ریسپشن بێ زەحمەت نوسخەکەگە لە بۆمان بینی کە بزانین چەند پزیشکی بەڕێز و چەند کارمەند لێرە دەوام دەکات کە بەڕاستی ئەوە گرنگە لە کنەما لەوەی بەشێک لە پزیشکان و کارمەندان ئەو حاڵەتە هەیە بەداخەوە لە شاری هەولێر لە نەخۆشخانەیەک دەوام دەکات و لە نەخۆشخانەیەکی تر دەوام دەکات لەوەی بەرچاوڕوونیمان هەبی لە بەرەوەی هاوڵاتی هەیە شکاتی کردیە حاڵەت هەبووە نەشتەرگەری بۆ کرایە هێشتا بەنجەکە بە تەواتی بەری نەدایە پزیشکە چوە سەردانی شوێنەشتری کردیە لەوێ نەشتەرگەری ئەنجامدایە بۆی ئەو حاڵەتانە کۆنترۆل بکرێت سەرپێچی دەکرێت بەڵێ کاک کامەران ئێمە شاری هەولێر سی نەخۆشخانەی تایبەت هەیە ئەو تیمانەی کە ما بەردەوام سەردانی نەخۆشخانە تایبەتەکان دەکات لە هەر کات و ساتێک شەو بێ ڕۆژ بێ جگە لەوەی کە ڕۆژانە سەردانمان هەیە حاڵەتیش هەبووە کە لە حاڵەتێکی مەسەلەن سکاڵایەکە بووە یان شتێکمان لە بۆ هاتیە ئیشمان لەسەر کردیە هاوڵاتی هەبووە پزیشکێکی بەڕێز کە نەشتەرگەری بۆ ئەنجام داوە ئەو هاوڵاتیە بە هەر هۆکارێک بێگیانی لەدەستداوە بەڵام لە دوای لێکۆڵنەوە دانانی لێژنەکان دەرکەوتووە کە ئەو پزیشکە بەڕێزە میلاشی ئەو نەخۆشخانەیە نییە. ئەم شوێنە چۆلە ئەم قەروێلەیە ئەم یاتاغا ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا ئەوەندەی کە من هاتوومەتە ئەم نەخۆشخانەیە ئەمە بەشی فریا کەوتنە دەبێت بمانەوێ نەمانەوێت نەخۆشی تێداوێ بەڵام لە کۆی ناوانەیە هەژنەوە تا دە قەروێلە هەیە بەڵام یەک نەخۆش لێرەیە بۆچی لێرە کەمتر خەڵک دەبین بۆ فریا کەوتن خی کاکەمەران دەگەڕێتەوە لە بۆ سەر دووسێ خاڵی یەک لە خاڵەکان باریدارایی خەڵک باش نییە دووەمین دەگەڕێتەوە سەر بیئەی نەخۆشخانەکە ئایا لە شوێنەکە یعنی ئەوش تەسیراتی هەیە ئەمە یەک لە منطقەت شەعمینە ئەو منطقەیە زیاتر لە 12 خستخانەی لێ ئەم بەوانی کە تەواو نەکراینە سێمینیش نزیکە لە خستخانەی ڕۆژ ئاوە کە خەڵکەکەی لەوانەیە ئاسانتر بگاتەوێ یان مۆزۆی مادەکەی کە تۆ بە ئەمانەتەوە پێم بڵێ لە نێو هەرێمی کوردستان زیاتر لە 50 نەخۆشخانەی تایبەت هەیە ئەو فریاکەوتن بەشی فریاکەوتن یا ئەو نەخۆشخانانە هاوشەوەی نەخۆشخانەی حکومیە لە خزمەت گوزاری ئەتو لێرە پارە سرف دەکەین پارەش لە خەڵکی وەردەگرین ئایا ئەو کەلوپەلانە لە حکومی دابین استقلال هەیە لە تعاملکردن لەگەڵ نەخۆش لەوانەیە هەبی لەوانەیە زۆر جار سکاڵا دەکەن دەڵێن کاکە گرفت هەیە لە ماوەی ڕابردوو یەک لە سکاڵاکان با بۆ کوڕێک بوو کە نەخۆشیەکی بێچارەیان هەبوو نەخۆشیەکی قڕس با بۆ کوڕ زیاتر لە 2 مانگ لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکان بوون پاشەوەی نزیکەی 4 دەفتەر دۆلار خەرجی هەردوو نەخۆش بوو لە کۆتادا هەردوو نەخۆشەکەش گیانیان لەدەستدا هەر لە کاتی تازیە سەرخۆشیدا کە سوکارەکەی گلەییان لە نەخۆشخانەکە کرد گوتیان باشە ئەگەر نەخۆشەکانی ئێمە ئەوەندە بێچارەن ئەو هەموو خەرجە چ بوو بە ئێمەتان کرد بابزانین دکتۆر سەلیم کە سەرۆکی ئەنجومەنی کاژێڕی نەخۆشخانە وڵامت چییە بۆ ئەم قسەیە نەخۆشخانە تایبەتەکان نەخۆشخانەی خزمەت گوزاری تەندروستین لە بۆ هاوڵاتیان بەز هەمان کاتدا دەستگایەکی مؤسسەیەکی وەبەرهێنانە لە بۆ ئەو کەسانی کە پاریان تیا خەرج کردووە ئەو خەڵکە وا دەزانی کە دەستا حکومی وا دەزانی دێتە خستخانەی ئەهلیش عینەن بە بەلاش عیلاجی دەکە وا دەزانی دەرێ دکتۆر ئەو نەخۆشخانە ئەلی چ لە بۆ فەقیران دەکات نەخۆشخانەی تایبەت بزنسە طبعا کاکە بزنسە ئاگادار من دەچێت تایبەت کابرا سەرمایەی چەند 20 میلیۆن دلار لە خستخانەی سەرف کرا 20 میلیۆن دلار نۆ دکتۆر لێرە شەریکە
نەوە دکتۆر نەوە دکتۆر 20 میلیۆن دلار 20 میلیۆنی جێ سەر ئێ باشە و پارە چۆن دەگەڕێتەوە ڕۆژانە مەصرفی من 9 میلیۆن دینارە بیس یعنی قاعدە لەو پارەیە 900 لەبینی 900,000 تا میلیۆنی ئەمە دەدەینە حکوومەتی زەریبەیە زەمانە زەریبەی عقارەکە عیلاقی بەمەوە نیە کرێە لەگەر خەدەماتی دیکەیە باش دکتۆر پێم بڵێ نەخۆشخانە بەرپرسە لە چارەنووسی نەخۆش یان دکتۆر بەرپرسە ئەمە مؤسسە چین تەنها خزمەت گوزاری دابینێت زۆر جارە نەخۆش گلەیی لەمە دەکات خۆی عیلاقەی لەگەر دکتۆرەکەیە عیلاقەی لەگەرەمەوە نییە یعنی ئەمن جەنابەت وەکو تەشبینە بی معرەزێکی وام ئەمن صاحب معرەزم جەنابەت سیارێکی دێنی دەفرۆشی من چه عیلاقەمە چی ئیتفاقەکەی لەگەر مشتریەکەی کەوایە دکتۆرەوە طبعا دکتۆر هیچ عیلاقەی پەیوەندی بە ناوی نەخۆشخانەکەەوە نه بەس بەداخەوە زۆر جارانە بە بانگی محکەمە دەکرێن دەرێن لە کەنگۆ عملیات کرایە لە کاتێک ئەمن نەدەتوانم تحديدي شێوازی عیلاجەکە بکەم نەدەتوانم دەرمان بدەم نەدەتوانم دەرمان ڕابگرم نەتوانم یەک پاسی زیاتر بکەم لەبەرەوەی دکتۆرەکە خۆی بەرپرسیارە باش وەزارەتی تەندروستی نرخی داناوە ناڵێم 100% بەڵام نرخێکی داناوە نەخۆشخانە تایبەتەکان گشتیان پابندن یان لەم لاو استقلال هەیە دکتۆرژی لەگەر ڕێزم بەس بە زۆربەی خەستەخانەکان بەشێکی زۆریان لە ئەو پارەی کە وەزارەتی سەحە دانیایە کەمتر وەردەگیرێ لۆ چکە ئەمە ئەو خەستەخانەکان بەداخەوە چەند خەستەخانێکی لێ دەربسی زۆربەی ئەوانە دیکە منافەسەمان لەسەرەوەیە کێ کەمتر پارەی وەردەگری نەخۆش تێ لێرە بەڵێ هاتوویتە نەخۆشخانەی بەڵێ تایبەت خۆشکم نەخۆشە باش چۆنە چی حکومی ئێمە لێرە عملیاتی کردبوو دوای سێ ڕۆژ ساید ئفێکتی توش بوو مەجبور بووم گەڕاندمەوە عینی خەستەخان باشە لە نێوان حکومی و ئەهلی تایبەت کام باشتر دەبینیت چ کاتێک دەیتە تایبەت من نەچوومەتە یعنی حاڵەتی وام توش نەبووە نەچی حکومی قەت یعنی بەس جارێک دایکە من برد باش بوو یعنی زۆر ڕعایە زۆر بوو لە تەواری بەس من نەمەزانی لێ چۆ دانشم پشتم شکا شەوێکی بەکاملی من بە وەستان تەواوم کرد ینی خزمەت گوزاری باش و بەس شوێنی سرحەت نەبوو یعنی ئەی لێرە چی هەیە طبیان زۆر باش بوو ئێستامان لە تایبەتین لێرە ئێستا یعنی شۆنی هەیە دانشم لە ناوی بخەوم سەری یعنی ژوورەکە باشە ممرضەکان یعنی نیو سەعات جارێک دێن زەختی ئەگرن دەرمانی بۆ دائانێ پارە زۆر چوو طبعا تقریبا نزیک دەوەر خەمڕۆژ پارەکە پێ باشە نه پێ باش نییە بەس تۆ پرسیت ئەرێ زەحمەت نەبی ئەو پارەکە وەردەگرن نەنا ئەوە پارەکەوەریان نەگرت یعنی مەتران ڕەنینم کرد سیدیسکانم دەزانم هەموو بڕی ئەو پارانە قەت پرسیارت کرد ئەوە حکوومەت دایناوە زیادیان وەرگرت مەعجەلەمە بەس ئەمەوێ بگەم بە خوشکەکەم نەمپرسی حکومیان ئەهلی وەزارەتی حکومی عتمە دوای حکومیەکە باشترە خۆی ئەوە تازیە بیتە مدیر بۆتە مۆدل چاو لێ کەریە هەمانە دکتۆرێ لە تەواری گوتیان ببەنەوێ تەواری تەوارییان خاوەن ئەو کەسێک خاوەندەگی نەکرێت جوامێ دەکان ساقەکە باش بێتەوە لە یەکەم جار وەختی حادیسە دەبێت شفێرەکە وەلی دەگرێت دەیباتە خەستەخانەی تەواری ئەوە ناگانی لێ جوامێت لەوێ پێیان دەلێن بیبەنەوە ئێرە وان گوتیان لە خۆیان گوتیان دەرمان نییە هیچ نییە وەرە دەرمانە چ بەس لێرەش دەرمان هەیە ناکە لێر عینە لێرە تەماشا لەوێ دەرمان کەمە نانە دەرمان دەبێ هەبێ و هەر هیچ نەبێن نییە یعنی نەخۆشخانە بەبێ دەرمان هیچ نەبێ نانە ئێخر مغەزیش دەرمان ئەویش پێویستە بەڵام لێرە دەرمان هەیە بەڵام بەچیە تۆ لەسەر نرخ چ دەرەی نەخۆشخانە ئەهلیەکان تایبەتەکان پارەی زۆر وەردەگرن زۆر وەردەگرن ڕحم ناکەن چەقویان تیژە والله ما پێ دەرێن بەخوای یعنی باشە کابرای نەیبە حادیسەی دەخ چ بکە بڕۆ حکومی
حكومي نودي عفوا عملنا اولادي من دارك بداخل يرجع هم درمان دري كري كاكا تشتري كا درمان هنا ورق كدا يورد دري او درمان مانيه معناها باري دكتور دالوي بس زار دي مشكله دكتور تبع هذاك لو داخل ودا كيف بس دري برو درماني بكره دري بكره هي درماني كاكا يعني تو استاذ الله هر كسك نخوش بده بيستحقوا او اهليك او شيء لازم نبي درمان نبي مسؤولي بيه كاكا سرقتي زماني كوروناي خلق كورونا دقر لخسران اهلي كان داخل دبو شو داخل دبو شو رجو 15 ورقي ما دشتي باشا زور بي هر الزوري خلشي كردستان ها بريسا ودانشتو لير زور توريا ضليت درمان بس نازاني ام بريزا او حكومتي عراقا درمانك دابا نخوش خانكاني خوي باش الشيلي خدك دايبا بەڵام حسەی هەرێمی کوردستان بەشی هەرێمی کوردستان ئەم بەڕێزە لە باتی گلەی لە بەغداد کابرێ بۆ دەرمانی کوردستان نانێری گلەیەکە لە وەزیری تەندروستی دەکا کە چەندین جار ئاگادارین داوا دەکات لە بەغدا بەشەکە نانێری. ئەم دوو عەلاقەیەی دەبینن فول دەرمانە من ئێستا لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتیەکانم ئەم بەڕێزە کە منی بینی گوتی سەیری ئەو هەموو عەلاقە بکە تەمەشا ئەمن چەند ڕۆژە تۆ لەو نەخۆشخانەی؟ دوو ڕۆژە نەشتەرگەری هەبوو نەخۆشخانەکە خەڵچێن دەری؟ ئاکرێ لە ئاکرێ هاتی ئێرە بۆ لە ئاکرێ نەشتەرگەریت نەکرد؟ بە قورعان پێمان زانیا و دکتۆرا و خەستەخانە پێشکەوتی ترە دکتۆرەکانی باشترن پارەت زۆر ڕۆی؟ ولا 3 مليون لعملياتي بيجي لعلاج ومصروفات ويدي تقريبا 5 مليون نابي 5 مليون نزيج 5 مليون نزيج بلي چند شو ليره؟ دو شو بلي ئێرەش هەر چۆلە دکتۆر ئەحمەد دەڵێ کورەکاکە ئەو مۆزوعی براز بکە هەر کەسێک کە حالەتی فریاکەوتنی هەبوو ئەو خزمەت گوزاریەی کە لە نەخۆشخانە حکومیەکان هەیە لە تایبەتەکان دەست ناکەوێ ئەوانەی لە حکومین خیبریان زۆرە تیمیان زۆرە بەڵام ئەوەی پشتی شکاندون کەمی دا و دەرمانە ئەویش هەیە بەڵام بەشێکی نییە دەبی لە دەرەوە بکردرێ فریاکەوتن حکومین تۆپە باشترین خزمەت گوزاری پێشکەش دەکرێت لە ڕووی مەوات لە ڕووی پێداویستی لە ڕووی ئەنجامدانی نەشتەرگەری کە پێویستی پێەیە پزیشکی پسپۆر ئامادەیە پزیشکی خولاو ئامادەیە خۆشبەختانە لە ڕووی ئامێر و لە ڕووی هەموو شتەکەەوە زۆر پێشکەوتوە مانای ئەوە نییە کە ئەمە لە شەئنی مستەشفا تایبەتەکانیش کەم بکەینەوە بەڵام هەردوو لە سەراحەتەن هەم نەخۆشخانە تایبەتەکان و هەم نەخۆشخانە حکومیەکان تاواکەری یەکتر لە زۆر شت بەڵام زۆر جار هاوڵاتی باشیان تاواکەن دکتۆر ئەحمەد ببوورە ینی دەتبڕم خەڵک گلەی لەسەر هەیە نرخی نەخۆشخانە تایبەتەکان هەرێکە ناواکە هەر دکتۆرێک بە نرخێک نەشتەرگەری دەکا هەر نەخۆشخانەیەک ینی بەڕێوەبەری نەخۆشخانەیەک بەمنی گوتی لە نەخۆشخانەکەی من نەشتەرگەری دەکەم بە 550,000 بەڵام لە نەخۆشخانەیەکی دیکە ئەو لای کە ناوی نامەوێ ناوی بێنم بە 1,200,000 دیناری عێراقی هەمان نەشتەرگەری دەکا ئێوە کەستان سزا داوە لێپرسینەوە دەکەن بەڵێ زۆر نەخۆشخانە هەیە بەڵێ ڕێکاری یاسایی بەرامبەر گیراوەتە بەر نەخۆشخانە هەیە بە یەکجاری داخرایە لە بەرۆی پابەند نەبە بەڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی زۆر حاڵەت هەبووە شوێن داخراوە بەڵێ نەخۆشخانە لە نەخۆشخانە هەبووە لە شاری هەولێر داخراوە و بە داخراوی ماوەتەوە نەخۆشخانە هەبووە بەڵێ بێگومان چەندان حاڵەت هەبووە پزیشک هەبووە کە سەردانمان کردیە بەهۆی گلەی هاوڵاتیان و سکاڵی هاوڵاتیان لێژنەتە دانراوە پزیشک هەیە ئێستا کەیسی لە محکەمەیە بەهۆی کەم تەرخەمی پزیشکایە بەهۆی کەم تەرخەمی نەخۆشخانەکە ڕێکاری یاسایی سزای دارایی نەخۆشخانەی تایبەت هەبووە شوێنێکی تایبەتمان ببوورە ئێستا کە من تۆ گفتوگۆ دەکەین ها و هەموو بەڕێزەش لێرە ئامادەیە ئەگەر کاگڕەوەست هەمووی لە دواوە نیشانی بدە خەڵکێک ئێستا گفتوگۆی من و تۆ جێ لێبێ دەڵێ کورە کاکە وەڵڵە نەخۆشم مردووە بەدەستی دکتۆر کەم تەرخەمی هەبووە وە سکاڵاشم کردو هەتا ئێستا هیچ چارە نووسێک نەبووە سکاڵا چۆن تۆمار بکە هاوڵاتی
طبعا هەر هاوڵاتیەک کە سکاڵایەکی لە هەر شوێنێکەیە لە نەخۆشخانەیەکی حکومی بێ یان نەخۆشخانێکی تایبەت بێ ئێمە لە بەڕێبەرایەتی گشتەکان لە هەموو شارەکان لەوەکو لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەشی یاساییمان هەیە هاوڵاتێکە سەردانیەوە بەشە دەکا سزای سکاڵای خۆی تۆمار دەکاتە دەرەنجام دەگاتە بەڵێ لێژنەی تایبەت هەیە لێژنەی زانستی دادەنیشی سەبارەت بە سکاڵای ئەو هاوڵاتیە کە ئایا کاملا کەم تەرخەم بووە ئایا کەم تەرخەمی لە پزیشکە هەبووە لە هاوڵاتیەکە هەبووە لە نەخۆشخانەکە هەبووە بەڵام بڵێ بە نەتیزەی خۆی دەگا و هاوڵاتیش هەبووە قەرەبوو کرایتەوە لە ساڵانی ڕابردوو ینی وەکو حکوومەت بڵێ مافی هاوڵاتی لە لای ئێمە لە سەروی هەموو شتەکەوەیە. لە ڕووی چارەسەری تەندروستی هیچ جیاوازیەک لە نێوان نەخۆشخانەی حکومی و نەخۆشخانەکانی تایبەت نییە. ئەو شەقامێکە من ئێستا لێی وەستاوم نزیکەی 13 نەخۆشخانەی تایبەتی تێدا کراوەتەوە. ئەمە گەواهی دەری ئەوەیە کە ئەم کەرتە ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەی پێدەدرێ و خواستی خەڵکیش بۆ نەخۆشخانە تایبەتەکان زیاتر دەبێت. ئەوەی گرینگە تەندروستی هاوڵاتیانە کە لە کۆتادا وەزارەتی تەندروستی ولایەنە پەیوەندیدارەکان بەرپرسن لەوەی نەخۆشخانە حکومی و تایبەتەکان چاودێری وردیان بۆ بکرێ تەندروستی هاوڵاتیان بە وردی پارێزگاری لێ بکرێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.